بیگرە سەبرکەن دەبێ ئەم دەلاقەیە بکەینەوە بیگرە ڕقەی بۆ دەرێوایە دەی بۆچی دەلاقەکە داناخەی؟ باون وە بزانن ئێمە لێرەوە هەڵاتوین دەلاقەیەکی دیکە لە لای دیواری شاردا هەیە ئێمە دەچینەوە بەلە بکەش بڕان ئێوە لێرە ڕاوەستن ئەو لایە بگرن بەها تاو جێگە دێتە بیرم ئێوە خێزانی خاوەن شکۆکانی هەڵاتوون دەی لێرەدا چی دەکەن؟ نەکا ئەمەش تاوانە نەنا تاوان نییە بەڵام دەتوانێت نیشانەی هەبوونی هاوسەرانی ئێوە لێرەدا بێت کاتێک کە پێکەوەین لە یەک دڵنەوایی دەکەین و باریام خەمە گەورەیە لەسەر شانمان سوکتر دەبێتەوە هیوادارم هۆی هەبوونی ئێوە لێرەدا هەرەمە بێت لەگەڵ من وەرن هەموو جێگایك بگەڕێن وەرە نەبوو نەخێر قوربان لێرە نەبوو ئەم دەرگایە ناکرێتەوە ئەم دەرگایە دەچێتە کوێ؟ ئەوێ هیچ نییە خاوەن شکۆی کتێبخانەیە ئەم دەرگایە بکەنەوە وتم خۆشتەیەک نییە خاوەن شکۆ کتێبخانەیە دیتان خاوەن شکۆ ئێرە کتێبخانەیەکە وەرن ئەم قەفەسێ بەنۆلە لاچۆ مەشغەڵ
وەرن. سەبرکەن دەبێم دەرکەلا بین. ئارا ئارا بێگومان لێرەوە ڕۆیشتون. نا سێ کەس لێرە بمێنن باقیتە مدوێ منەوەرن. نابێ بێ هەڵنگ دەستمان دەرچن. پەلەکەن پەلەکەن. ڕوونەکاییەک بڕۆ سەر.
بێگومان هیچتا لە شاردان ناتوانن لە دەستی من هەڵێن بە دوای من داوەرن بڕۆ گالووس بڕۆ خودات لەگەڵ خاوەن شکۆکان لوتفی خوداتان دی ئەرێ دەی ئێستا دەبێت لە کەم لاو بڕۆین جارێ بەرەو دارستان تا نهاتون بە دوامانە دەبێت ئێرە بەجێ بێڵین وەرن بڕۆین نه تەنەفەکەر خۆمان ببین ئەگەر بێن شوێنی ئێمە هەڵدەگرن پەلەکن بڕۆین ڕۆیشتن ئەرێ خدایە شکر بۆ تۆ پاست دەکەم خدایە مزگێنین پێ بدەخاتەوە لێ ئەوە لە دیوەریش تێپەڕین پاست دەکەم گیان دەڵێن فدیاس بەندەکانی دەرباز کردووە ماتیۆسیش بریندار کراوە خاوەن شکۆ ئێستا فدیاس لەکوێیە ئەو کوژراوە تاوانبارەکانیش لە دەرفەت کەڵکیان وەرگرتووە و هەڵاتون ناپشاوانی پێیس جەنابی جولیۆس دەنگ و باس چییە؟ من شوێنی ئەوانم تا ماڵی ماکسیمیلیان هەڵگرت دەی؟ کەمێ دێرگەیشتین ئەوان بە کەڵک وەرگرتن لە ڕێگای نەهێنی ماڵی ماکسیمیلیان هەڵاتن هەڵاتن؟ ئەوان خۆ بەشەوان ناتوانن لە شار بچنە دەرەوە جۆلیۆس هەتا بەیانی بە لە داچڵەکانی ئەمپراتۆر هەر هەموویان دەبێت لێرەدا بن لێرەدا بەسەر چاو ئەگەر نەدۆزرێنەوە چی؟ ئەگەر لە شار ڕۆژ منە دەرەوە چی؟ وەڵامی ئیمپراتۆر چۆن بدەمەوە؟ چۆن؟ خاوەن شکۆتەوەی ماڵەکان گەڕاین هیچ شوێنێکیان نەبوو تەوای خانووەکانی و گەڕەکە گەڕاین قوربان هیچ شوێنێکیان نییە ئەمشەو دەبێ ماڵی دانەدانەی ئەوان وە خزمەکانیان بگەڕی دەڕێنە ماڵی یومانیس ئەی جوپیتری تۆنەوە بەهێز ئەگەر ئەم هەڵاتوانە بدۆزینەوە من سبحەی لە بەرامبەری مەعبەدی تۆدا سەگی قوربانی دەکەم هەی لە پێشدا دەبێت لەو دووربەرانە دوورکەوینەوە پاشان بڕیار بدەین کە دەمان هەیە بچین بۆ چۆ لەم دارستانەدا جێگا بۆ خۆحەشاردان زۆرە نه سبێنی سەرانسەری ئەم دارستانە شێگەڕێن سەبرکەنیوە بزانم ئاواییەک بە ناوی ڕەقیم دەزانن؟ بەڵێ
جوولەکەیەکی سیخۆڕ ناوی و جێگەی پێماوێت. مەسەلەی جوولەکە چییە؟ شۆوارێکی جوولەکە بوو لە بەختی ڕەشی ئەو کەوتە دەستی ئێمە و ئێمەش دیمان کە و زۆرە زانێ و کارێکمان کرد کە ئیتر هیچ نازانێ. کەوایە ڕفاندنی تەرمی پۆلۆتۆن و باشکاندنی پەیکەری معبەدەکان نەکە کاری ئەو بوو وێرێ دەبێت کارێکمان بکرد بە بڕۆین. بڕۆین. ڕاوەستن ئێوە لەو لاوە بۆ ئێوەش لەم لا باخی بە دوای مندا بێن. جەنابی ماکسیمیلیان ئەو شوانە لەکوێ دەناسن؟ ماوەیەکی کورتە لەگەڵ یاشنا بووم بەڵام دەڵێ کە چەند ساڵە منەو دەناسم. ئێوە دەزانن کە ماڵی ئەو شوانە حەشارگەیەکی باش بێت؟ زۆر سەیرە سەگەکان بە غەریبان دەوەڕن بەڵام ئەوە وانییە. ڕەنگە لەبەرەوە بێکە منی لەگەڵ خاوەنەکەی دیوە. چێ بم بەیان زووە دەنگی ئەنتۆنیوسە. هاتم. ئێوە خاوەن شکۆ ماکسیمیلیان لێرەدا چی دەکەن؟ درود لە ئەنتۆنیوسی دڵپاک. میوانی باگ نەکراون ناوێ؟ ئەم کۆختە هەژارانەی خۆشییاوی گەورەیەکی وەکو ئێوە نییە. بەخێر هاتن ماڵەکەتان ڕووناکردەوە. بەخێر هاتن بان چاو. فەرمونە ژوورێ. تکا دەکەم فەرمونە ژوورێ. فەرمون فەرمون بڕۆ بزە. فەرمون. ڕێگاکە بکەنەوە. ئێوەش لە هاوینەکانی جەنابی ماکسیمیلیانن؟ مەگەر جەنابی ماکسیمیلیان چه ئاینێکیان هەیە؟ ها؟ ئای خودای من چیم وت؟ مەبەستی من مەبەستی من. مەترسە ئەنتۆنیۆس مەترسە. ئەمانە هەمویان لە دۆستانی منن. جنابی تێلمیخا، مارتینوس، یێڤانیس سۆدینانوس و دیناتسیوس. بۆ تایبە ترسام کە نەکە ئاینی جەنابی ماکسیمیلیان بۆ بێگانەکان ئاشکرا کرد بێتەوە. بەرحاڵ بەخێر هاتن. ئەم ماڵە هەژارانەی من شیاوی ئاغایان نییە. بە گەورەی خۆتان بمبەخشن. ئێمە شانازی دەکەین کە میوانی ئانتۆنیۆسی میهرەبان و دڵپاکین. بریا بابم زیندوو بووایە و ئەو هەموو نەجیب زادەی لە لای خۆی دەدی. نەکە دەقیانوسیش بووێتە مەسیحی. باشتر وایە بڵێن کە ئێمە نەهاتوینەتە میوانی. ڕاستەکەت بوێ ئێمە هەڵاتوین. ئەویش لە دەستی دیۆکلێتیانوس و سەربازەکانی. هەڵاتون؟ بە چه تاوانێ؟ بە تاوانی سوکایەتیکردن بە ئیمپراتور و خوداکانی ڕۆم.
دوێنێ لە بەرابەری ئیمپراتۆردا ئێمە هەمومان بیر و باوەڕی خۆمان دەربڕی و ئەو جێژنەمان کە بە بۆنەی ئەوە بەرپاکرابوو تێکدا. ئەمە زۆر سەیرە. ئێوە لە بەرامبەر ئیمپراتوردا ڕاوەستاون؟ دەی چلۆن هەڵاتن لە دەستی ئەو هەموو سەربازە مەگەر دەکرێ؟ بەسەرهاتەکەی دوور و درێژە. من بەم خاونشکانم وتووە کە ڕەنگە تۆ بتوانی یارمەتیمان بدەیت. من؟ بەڵێ هەڵبەت من شانازی دەکەم کە یارمەتی جەنابی ماکسیمیلیان و ئاغایانی دیکە بکەم. ئێمە هەمومان لە ڕاوێژکارانی دیوکلێتیانوسین. دەزانی سزای پەنادان و یارمەتیدانی دوژمنانی ئیمپراتۆر چییە؟ هەرچی دەبێ با ببێ، من ترسم نییە. پەنادام بە ئێوە ئازیزانی دلێر کەمترین کارێکە کە دەتوانم بیکەم. بەڵام من وا دەزانم کەمانەوەی ئێمە لێرە ئانتۆنیوس تووشی گیر و گرفت دەکا. فیلادلفیا لێرە زۆر دوور نییە. من دڵنیام کە سبەینە سەربازەکان دێن بۆ ئێرە. ئێوە گەر بە پای پیادە یەک مانگیش بڕۆنە ڕێگا ناتوان لە سنوورەکانی ئیمپراتوری ڕۆم بڕۆنە دەر. من لەم چەند ڕۆژەدا کە لەشکەودا دەچوومە خزمەتی جنای ماکسیمیلیان من ئەوەندە شل لەوانەوە فێر بووم وەوەندە جیرۆدەی ئاکار و ئەخلاقی ئەوان بووم کە حازرم هەر مەترسێک لەبەر ئەوان و دۆستەکانیان قبول کەم. ئێوە هەرچەندە کە بتانەوێ دەتوانن لەم ماڵە هەژارانەدا دابنیشن. دەبینن کە من لێرەدا تەنیام. ئەنتۆنیوس تۆ بۆچی بە تەنێ ژیان دەبیتە سەر؟ ئەی کۆ ژن و منداڵەکانت کەس و کارت؟ من خێزان منداڵم نییە. هەڵبەت بڕیارمدا بۆ کە زەماوەند بکەم، بەڵام چوومە دەرگای هەر کەسێک وتیان ئێمە تەنیا مەڕ و ماڵەتەکەمان دەینە دەستۆ نەک کچەکانمان. کچەکانمان خۆ پەز و مەڕ نین. ئەوان وایان دەزانی کە من دەمەوێت کچەکانیان بۆ لەوار بە جێگەی مەڕ و ماڵات بمەمە سارە.